تا ئێستا زیاد لە 185 شوێنەکە پشکنراوە کەسی تیانە ئەوەی کەماوە شوێنێکی زۆر کەماوە و خەریکی شوێنێکی تۆزە سەختە بە سەقفەکە تاوە دابەزیوە هیوادارینەوەش کەسی تیانە بێ هەرە و کۆمەڵە برینارە بێ کە لە خەسخانە برینار بەڕاستی ئێمە گلەیمان لە میدیاکانەیە یعنی زوو لە خۆیانەوە زانیاری ناڕاست بڵاوکەنەوەێ دڵە ڕاوچیە خەنە شارەوە شارێکی گەورەیە ڕووداویشی تیا بێ کێشەشی تیا بێ پێویست ناکە ئەوان پێشوەخت بڵاویکەنەوە هۆکار چییە چی ڕوویاوە ئەبێەوە بەجێڵم بۆ لایەنە فەرمیەکان خۆ دوایی هۆکارەکە هەرچێ بێ باسەکرێ بە شەفافی پێتانەڵین ئەمە هۆکارەکەیەوە بووە ئەمە ئەوە بووە نەک لە ئەوڵەوە شەو ئەم شەلوانێ بڵم خەڵک هەمووی دڵە ڕاوچێ بۆ شێڵە تەقیدەوەی شێڵە تاجی تەقیێتەوە نایڵن هیچ قسەی بۆ جێهەتە فەرمیەکان بەجێ ڕووداوەکە تەقینەوەی غاز بووە ئەو تەنچی ئەم شوێنەی کە خازەیە بەم شوێنە لە شوێنێکیگەی هەر نەتەقیوێتەوە ئەوەی تا ئیسا سەرەتایی ئێمە بووە چین پەنگ خواردنەوەی غاز بووە لێچوونێکە بووە لە شوێنەکە پەنگی خواردوێتەوەوانێ تەقیوێتەوە تەنچی غازەکە نەتەقیوێتەوە ئەستان تەنچی غازەکە لە شوێنی ڕووداوەکەەوە دوورە